ئەمەی ئەمدا ئەگدارێکە بۆ هەیە وەڵاهی ئەو گۆچانە هەیە ئەوەی ئەزانی چۆن ئێمە ئێستا نەخشی چکە من شوێنی نیشتەجێبوونی براکوردەکانی سوورێتان پێڵم تەبی ئەمە عەفرینە کانتۆنی عەفرین بوو ببورن ئەمە عەفرین بوو کانتۆنێ بوو لە 2018 بوو تورکیا داگیری کرد ئۆپۆزیسیۆنی سووریا ئەمە تەلەفعات بوو ئەلێرە خەڵکی عەفرین ئەلێرە بوو ئەو زەردایە بچووکە ئێستا ئەوێش داگیر کراوە ئەمە من بجە دەبی کەوتوتە ڕۆژاوای چەمی فورات ڕووباری فورات ئەمە ڕووباری فوراتە ئەوە بەنداوەکەیە کە کاکەشێک باسی کرد ئاوا ئەلێرە دێتە خوارێ دایرە ڕۆژهەڵاتی فورات بەدەست ئەسەدەوەیە دەبی لەگەڵ ڕووخانی ئەسەد ئێرە کە دێرزوورە شارەکە لەم بەرە پێشتر نەخشەکەمان پیشاندا دێرەزوور لە خوار حەسەکەوەیە بەڵام شارەکە لە ڕۆژاوای چەمی فوراتەوەیە بەدەستی حکومەتی سووریا ئەو بەری ڕووبارەکە بەدەست کوردەوە بۆ ڕۆژهەڵاتی ئەمبەری بەدەست حکومەتی سووریا بوو تەبی ئەگەر بپرسین لەبەر چی حکومەتی سووریا ناپەڕیەوە ئەو جۆرێک لە ڕێککەوتن لە بینی کورد و حکومەتی سووریا هەبوو یەکەم دەرکەوتنی کورد ئەو کاتیا بوو بە پێی ڕێککەوتن بوو لەگەڵ حکومەتی سووریا حکومەتی سووریا هەستی دەکرد کورد مەترسی نییە بۆ سەرشار چونکە هەبوونی دیموگرافی کورد وەکو چۆن ئێمە خەتەر نین بۆ بەغدا ئێمە ناوچەی کوردستانی خۆمان هەیە بەڵام کێشەی بەغدا لە بینی سونە و شیعەدایە شیعە خەتەرە بۆ بەغدا سونە خەتەرە بۆ بەغدا چونکە جوگرافیایان ئەچێتە سەر پایتەختەکە لەم لا ئەمبار و سەڵاحەدین و دیارەدێن لەو لا شکوت و نەجەف و کەربەلا و حەلە دێنە سەر بەغدا بەریەکەوتنی بینی سونە و شیعە لە بەغدایە بەریەکەوتنی دیمەشق خەتەری کە دەسەڵاتەکە باڵێن هی عەلەوی بوو ئەوان ترسیان لە عەرەبی سونە بوو کێشەیان لەگەڵ کووردا نەبوو کورد لەو سەر سنوورە هیچ مەترسی نەبوو بەنسبەت حکومەتی سووریا بەڕێکەوتن تەنانەت هەتا دوێنێ و پێرێش پەیکەرەکەی حافز ئەسەد لە هین مابوو لە قامشی جۆرێک لە سازش و تێگەیشتنی سیاسی لە بینی کورد و حکومەتی سووریادا هەبوو ئەمە کورد زۆر چاک سوودی لێبێنی وردە وردە دەسەڵاتی لە شوێنەکەدا چەستان ئیداراتی دامەزران حکومەتی دامەزران خوێندنی کوردی دەست پێ کرد بژانەوەی دەست پێ کرد نەوتی بەکارهێنا بەڵام دێوزمێکی گەورە لە باکوورە تورکیا ئەم سنوورە ئەلێرەوە لە دەریای سیرۆ ئەسکەندەرۆنەوە تا دەگاتە ڕووخابوون و دەگاتە بەرامبەر دێرێک ئەمە دێوزمێکی زۆر گەورەیە بۆ کورد تورکیا ئەردۆغان و ئەتاتورک جیاوازی چیان نییە بەس بە شکل ئەو ئەلمانیان ئیسلامی هەتا سەر ئێسقان لە کووردا تەبعی ئەگە سەرنج بدەن بەس ئەو سەوزاییە ماوە بۆ ئەوەی یەکپارچە لە ڕۆژهەڵاتەوە هەتا ڕۆژاوا لە عەفرینەوە تا دێرێک بکەوتایەتە بندەستی کورد واتە زەویەکی یەکپارچە بۆ کورد دروستە بوو هەر سێ کانتۆنەکە ڕەبەت دەکرا بەڵام ئەم جوگرافیایە هەمووی کوردنشین نییە ئێستا نەخشێکتان پێ پیشانەدەن کە ناوچەکانی کوردنشین لەو جوگرافیایە پیشان بەڕێزان ئەو ڕەنگە ئەگە سەرنج بدەیت ئەوە باکوورە هەها سەرنج دەنەبەت کووردە ئەمە هەرێمی جزیرەیە سەیری کە لە ناو کوردستانەکەیە شوێنی عەرەبنشین هەیە ئەمە حیزانی عەرەبی پێڵێ کاتی خۆی کە ئەم بەنداوە دروستکە عەرەبی ئێرەیان دواستەوە ئێرەیان پێ تاریف کرد وەکو چۆن تعریف لە کەرکوو کرا ئەلێوێش تعریف کرا ئەم عەرەبانەیان زەوی کوردەکانیان داژی و بە عەرەبیان لێرە هێنا ئەلێرە تێکەڵا بەس بەگشتی لێرە زۆرینێکی کوردنشین هەیە تەبی ئێمانە کریستیانە مەسیحی ئەها ئەم بەینە سەرنج دەن عەرەبنشینە دینە ئێرە ئەمە کۆبانیە هەرێمی کۆبانیە تا ئێستا بەدەست کوردەوە ئەمەیە ئەم ناوچەیە تەبی کوردنشینە کە بابە شاری بابە ناوەکان ئێستا لەبیر نییە ئەمە کوردنشینە دیسان ناوچەی چکەی عەرەبنشین ئەنجا عەفرینە سەرنج لە عەفرینەوە تا دەگاتە ئێرە بۆشایی زۆری عەرەبنشین هەیە کەواتە کورد بۆ پێکهێنانی هەرێمێکی یەکگرتو و ڕوبەڕووی کێشەی دیموگرافی دەبێتەوە هەر ساحە سەدە سیاسەتێکی جوانی پێڕۆ کرد ئیدارەی خۆسەری ڕۆژاوا من زۆر جار لە کوردەکانی سووریا تووشم دەبوو کاکە ئەوەندەی کە خزمەتی عەرەب دەکا خزمەتی کورد ناکا سیاسەتێکی زۆر
عقڵمەندانی پێڕەو کرد ویستی عەرەبەکان ڕاکێشێ لەمەشا من پێم وایە پشتی بە فەلسەفەی ئاپۆ بەستووە نەتەوەی دیموکراتی بەڵام دەرکەوت عەرەب تا ئێستا کاکە عەشایەرە نەتەوەی دیموکراتی چی ناتوانێت ئەو فکرە مۆدێرن و بەدەنیە بەسەر عەرەبا پیادە بکەیت شاری منبج ئەڵێ کاکە دوێنێ کە شاری منبج دوێنێ پێرێک کە چۆڵ کرا 180 عەرەب نشینە 180 عەرەب نشین 110 کورد نشینە تۆ یەک بەرامبەر نۆت هەیە یەکەکەی تر چەرکەس و تورکمانە یەک بەرامبەر نۆت دەدۆڕێنێ ئەگەر سەیری ئەزموونی هەرێمی کوردستان بکەیت لەو شوێنەی کە کورد زۆرینەیە زۆر ئاسایی ناسنامەی کوردستانیەکەی بەسەرا دەسەپێنێت تەنانەت لەم شاری کەرکووکەشە بەڕێزان ئێستا دەسەڵاتی کە حکمی ئێرە دەکات با بڵێن شیعەیە هیچ سمبوڵێکی شیعە لە ڕۆژهەڵاتی کەرکووکە نابینی بۆ چونکە زۆرینە کوردنشینە ئەو بەریش هەتا تۆ دەگەیتە پردی خەبات هەتا دەگەیتە پردی دووەمیش هیچ یا عەلی و یا عەباس و یا حوسێن و ئەم شتانە نابینی بۆ زۆرینەیەکی کوردنشینە هەژمووی دیموگرافی دەوری هەیە لە چەسپاندنی ناسنامەی جوگرافیای شوێنە بەڵام لەوێ بەوراوە تۆ گەڕەچیتە سێنی تورکمان نشین هەیە شیعەن مەکسود ئەوەی تر تێکەڵە ئیتر عەرەبە تورکمانە ناسنامەکان کاڵەکەنەوە نە تورکمان نەتوانێت ناسنامەی خۆی بسەپێنێ نە کورد دەتوانێت دەسەڵات ئیدارەی خۆی بسەپێنێ بۆیە دروستکردنی هەرێمێکی سەربەخۆ بۆ کورد یعنی پرسیاری گەورە ئەو ڕۆژێنێ ئایا ئیمکانی هەیە نەخێر ئیمکان نییە وەکو گریمانەی یەکەم ئیمکانی نییە واقعەکە چی پێڵێ ئەگەڕێنەوە سەر واقعەکە نەخشەیەکی پێ دەرەکەین ئەم نەخشەیە بەڕێزان کوردی ڕۆژاوە هەردوو بەشی کوردستانی باشوور کوردستانی ڕۆژاوە سەرنجدەن ڕووبەری ئەو ڕەنگە زەردەکە کوردە ڕووبەری جوگرافیای باشووری کوردستان ئەگەر بەربەهین وەریگری نزیکەی 75 هزار کیلۆمەترە هی ڕۆژاوە 80,000 کیلۆمەترە واتە نزیکەی 5 تا ڕەنگەکەش دیارە بەڵام ئەوەی لە بن دەستی کوردایە ئێستا لە باشووری کوردستاندا نزیکەی 45 بۆ 50,000 کیلۆمەترە 45 بۆ 50 ئێمە نزیکەی 30,000 کیلۆمەترێکمان لە مەندەلی و زەرباتیەوە تا دەکاتە شنگال ئەوە لە دەرەوەی دەسەڵاتی ئێمەدایە لە ڕۆژاوە پێچەوانەیە لە 180 ئەو خاکەی لە بن دەستی کوردایە هی کورد نییە ئەمەش گرفتەیەکە گرفتەکە چۆن دەرکەوت هەسەدە ڕاستە عەرەبی ڕاکێشا عەرەب چۆن بەلای هەسەدەیە هات بچوایە ببوایە بە سەربازی حکومەتی سووریا موچەکەی 15 دۆلار هەسەدە 100 دۆلاریەتە هەیە 200 دۆلاریەتە هەیە ئەمما سازشێکی ئابووریە وای کرد عەرەبەکان بۆزەکانی عەرەب قوبوڵیان لێ ببن بە هێزی هەسەدە ببن بچنەبن بە تایبەتی کە ئەوە فەرمانبەری لێ دروست فەرماندەی لێ دروست دەکردن ئیداراتی سەربەخۆی مەدەنی دروست دەکرد لە خەڵکی ناوچەکە یعنی سیاسەتێکی زۆر زیرەکانی پێڕەو کرد بەڕاستی هەسەدە ئیدارەی خۆسەری ڕۆژاوای کوردستان بەڵام بەڕاستی ناچێتە سەر لە بینیشمان لە نزیکترین دەرفەتە عەرەبەکان هەڵەگەڕێنەوە چونکە ڕەنگە فرسەتی باشتر بێت ئەو بە پارە لەگەڵ دۆدایە ئەزانێت بچێتە سوپای ئەسەد ئەکوژرێ 15 دۆلاریشمان گانەیدە نێژیانیشی دابینە ناوەڵە ئەبن بە هەڤا 200 دۆلاری ژۆرێک لەم ژیانیشم دابینە مشکلە نییە بەڵام یەکسەر یاسەدە بۆ لە من بشایەوە لە من بن 1000 شەهیدی داوە هەتا من بچ ڕزگار کراوە مەجبوریشی بە چەقەنێر بەجێ بێڵی بۆ چونکە جوگرافیاکە تۆی خۆڵۆڕیە حکومەتی سەدام چۆوە باشووری کوردستان بەڵام نەیتوانی لە سلێمانی لە هەولێر نەیتوانی دەسەڵات تەواو خەڵکەکە بۆنی ئازادی کرد کورد لە ڕۆژاوای ئازاد کوردستان هەوای ئازادی هەڵگیرژەیەوە جارێکیکە ژێردەستی قبوڵ ناکات بەڵام تەگەرەش زۆرە هەروە ئازادیەکە بەبێ باس تێپەڕ نابێت کورد بەرەوەبووی تەگەرەی گەورە گەورەترین تەگەرە چییە؟ تەبیعی دۆخە سیاسیەکە بە مۆستایان باسییان کرد دۆخەکە چۆن و چێ هاتوو کورد
وەکو من تەبی ئاگام لێ بێت جەنابی مەزموون کۆبانی زۆر بە وردی سیاسەت دەکات لە ئاستی دیپلۆماسییشەکە ئاخر خەبەریە ئەڕۆ بووە دوێنێ بیستن هەماهەنگیمان لەگەڵ دۆستەکانی ئەمریکا کردو بۆ ئەوەی تەنسیق لەگەڵ شاما بکات سەرنج بدەن کەواتە جەنابی جۆلانی خەتی ئەمریکایە بە ئەمریکا هاتووەتە لەوێ هەماهەنگیمان لەگەڵ دۆستەکانی ئەمریکا کردو بۆ ئەوەی لەگەڵ تورکیایە کەناڵ بکەینەوە ئەم جوڵە دیپلۆماسیە شتێکی زۆر چاکە ئەوە کاکە شێخیش گوتی کە ئاگرفەس کراوە ئاگرفەس لە بەرژەوەندی کوردایە بۆ لە بەرژەوەندی کوردایە تۆ ئەم جوگرافیایە با بچینە سەر نەخشەیەکی کە جوگرافیایەکی نەیارەت هەیە ئێستا تقریبا دۆخەکە بەم جۆرەیە دەبی تەرەفعاتیشمان لەدەستدا ئەمە تەرەفعات بوو ئەو جەنگاوەرانی و خەڵکی عەفرین هاتبوونە ئێرە کە حەلەب کەوت دەوری 50,000یان پێم وایە بەرەو عەفرین گەڕانەوە ئەوانی تر بەرەو جزیرە هاتن ئەمەی کە ئێستا زەرد و سوورە ئەمە ئێستا هەسەدە ئەمەیانی شۆڵ کردووە بەس ئەمە کۆبانیە ماوە سەرکی نەخشەکە بدەن بەڕێزان ئەمە تورکیایە ئەم سەوزاییە چییە؟ خەتەرێکی زۆر مهمە تەبی ئەردۆغان هەمیشە بە شێوەیە کاری کردووە کورد نەبێتە خاوەنی ستاتوە نەبێتە خاوەنی جوگرافیایە هەسا پاڵی بەو چەتەکانی ئۆپۆزیسیۆنی سووریادا لە گرێسکیەوە هەتا دەگاتە سەرەکانی ئەمەیان داژیا کرد کەوتە بەردەستیان ساڵانێکی زۆرە ئەم ناوچەیە تەبی ئەم ناوچەیە کە سەوزیشە زیاتر عەرەبنشینە ڕێژەی کورد لەو جوگرافیایە کەمە بۆیە لە هەر شوێنێک کورد کە ڕێژەی کەم ژمارەی کەم ناتوانێت لە جوگرافیادا خۆی بگرێت ئێستا کورد لە بینی چەند ئەگەرێکایە یەک پشت بە دۆستە گەورەکەی بەبەستێکە ئەمریکایە بێگومان بە قەنەعەتی من کورد فرامۆش ناکرێت یەک وەکو واقع کۆمەڵی دەستکەوتی بەدەستێناوە ئەمە دەوری 12 ساڵە 13 ساڵە کورد حکومڕانی خۆی دەکات ئەمە هەروە بە ئاسانی هەڵناوەشێتەوە دوو کۆمەڵی دەستکەوتی گەورەی هێناوە ئیداراتی دامەزراندووە دامودەزگای پەروەردەیی داناوە لە ئاستی ڕۆژنبیری لە هەموو بوارەکانە ئیشی زۆری کردووە بەڵام بەڕاستی گەورەترین ئاستەنجی دەوڵەتی تورکیا ئێستا ئیدەن بە قەنەعەتی من وردە مەزموون کۆبانی لە ڕووی سیاسی بەڕێزان ئەگەر جێڕابگرتووە لە ڕووی سیاسی دوو نماسیەوە زۆر گرنگە درێژە بە جوڵەی بدا کورد و فەرماندەی هەسەدە بۆ ئەوەی بتوانێت دۆخەکە بە عقارێککە بە بەڵام بەڕاستی مەزندە ناکرێت دۆخەکە چۆن دەشێتەوە مەسەن ئێستا تەخمینکردنی ئەوەی کورد چۆن دەسەڵاتی دروستەکە ئایا ئەبێتە چەند هەرێمێک ئایا ڕۆژهەڵاتی فولاد بەتەنیا ئەبێتە هەرێمێک یعنی ئەم شتەندە جارێک چۆن دیزاین دەکرێت بە بەڕوای من هەمووشی لە دەستی دیمەشقانیە ئەردۆغان هەتا بۆی بکرێ دژ بە کورد گوشار دەکات بەڵام هەموو شتێکی بە دڵی ئەردۆغان نابێت ئەمریکا حزوری دەبێت ئیسرائیل حزوری دەبێت ئەجندای ئەمریکا ئەجندای ئیسرائیل حزوریان دەبێت لە دیاریکردنی چارەنووسی ڕۆژاوای کوردستان ئێمە دڵمان لەگەڵ ڕۆژاوایە بەڵام واقع کۆمەڵێشت فەرز دەکات هەر چۆنێکی بێت کورد لە ڕۆژاوا بەبێ مەسەلەن دەستکەوت لەو دۆخە دەراچێت زۆر سپاسان دەکەم ئەگەر ڕۆڵەکان لێ بکەنەوە چەند نەخشەیەکی تریش هەبوو بە حەقەت تەلەڤیزیۆنەکان وەڵا حەزەکەی ئەم نەخشەیە حەزەکەم سەرنجی ئەو نەخشەیە یعنی زۆر جار باسی ئەوە دەکرێت بەڕێزان ها سەرنجدەن باسی ئەوە دەکەن کورد لەسەر دەریایە کورد لەسەر دەریایە ئەمانە عەرەبی ئەلێرە چیای کورد هەیە پێڵێن چیای کورمانج ناگاتە سەر دەریا بەڵام ئەمە عەرەبی نشینە عەرەبی نشینەکان ئەمە سونەن ئەمە دروزن ئەمە کوردە ئەمانە تورکمانن ئەم سەوزە تەبیە لە سووریا 12 نەتەوە یا 14 نەتەوەی جیاجیا هەیە چواری سەرەکیە یەکەم عەرەبی سونە دووەم عەلەویەکان سێیەم کورد چوار دروز ئەمانە سەرەکی کورد ئەوە زەردەکەی باڵێن لە باکووری ڕۆژهەڵات لە حەلەب بەلای باکووری ڕۆژهەڵات و باکووری ڕۆژاوا
ئەمە عەرەبی سوننەیەشینەکە زیاتر کەوتۆتە ناوەڕاستەوە ئەمەش دروزەکانن ئەمە چوار نەتەوە سەرنجەکانن دوای ئەو تەبعی کریستیانەکان دێن کریستیانەکانیش زۆر ئارامین ئەرمەنن سریانن کردانن کۆمەڵێ تایەفێ جیاجیان ئەرمەنیشیان هەیە بەڵێ ئەرمەنیشی جێگا بەڵام چوار پێکهاتی سەرەکی هەیە کە خاوەن جوگرافیان لە سووریادا زۆر سپاس تەبعی تورکیا بۆ حەساسە ئەمە عەفرینە سەیریکە کە ئەچیتە ئەودی و کوردنشینە ئەمە کۆبانیە کە ئەچیتە باکووریش کوردنشینە عەرەبیش لێرەیە چۆتە ناو باکووریشەوە یعنی تۆزێ نەخشەکە ئاڵۆزم تێکەڵچێشە قوربان دووبارە سپاس شروعێ تۆزێ دووربین زیاتر لەبیرمان دەرنەچێت ئەوانەی مێژویان خوێندووە لە گەنجێت تا ئێستا قسەیەک هەیە ئەڵێ سەدەی بیستەم دروستکردنی دەوڵەتی ئیسرائیل بە هەمانجی تەعەن بەریتانیا لەبیرمان دەرناچێت سەدەی بیست و یەک گەیشتنی ئیسرائیل بە سنوورە گەورەکەی خۆی من كيانون ربيع العربي نخيل مرة ربيع عربية مرة ربيع إسرائيلية هول يجي باشترا هالشي ليالي إسرائيل هي لدولة عربية كان لليبيا وبغيرها تاقات مصر تاقات هميان لا واسكر سوباكانيان لا واسكر بطاقتيان كردن كبياني نتواني برامج إسرائيل أو غلطانة بكر لكاتي خوي كراك لشخص حوض أملا ئێستا ئەمەی ئەگوزارێ من بە خزمەتی ئیسرائیل ئەساسا بەڵێ ئەسەر خزمەتی ئیسرائیلی کرد تا ڕادێ بەڵام دەبێ گۆڕانکاری بکرد ئەڵێن دوای ئیسرائیل حەز ناکات ببێتە هاوسی سەلەفیەکان نەخێ سەلەفیەکان خزمەتی ئیسرائیل من وا پێشبینیەکەم شەڕێکی کە ببێ شەڕێکە لە بینی سەلەفیەکان لە سووریا لەگەڵ ئیسرائیل شەش مانگی کرێ ساڵێکی کرێ دوو ساڵ نازانم شەڕێک ئەکرێ لە بین سەلەفیەکان لە سووریا لەگەڵەوە بە هیچ شێوەیە ئیسرائیل قبوڵ ناکات جایەکی کە دەوڵەتێک بەهێز لە سووریا دابنەسێت ڕەنگە هەر دەوڵەت بکانەکە هەروەکو عێراق بەناوە دەوڵەتە هەمومان ئەزانن بۆیە من وا ئەزانم وا تێگەم وا بۆی ئەچم کە سووریا زۆر زیاتر لاواز بێ بە شێوەیە ئیسرائیل بگاتە سنووری خۆی لەوێ لەو وڵاتە بەڕێزان باش سێر بکەین ئیسرائیل هێرش دەکاتە چۆت هێرش ئەو شوونانەی کە شیعەی تایە کەواتە شیعە لەم 20 ساڵی دواییە حفتاونە بەم لاوە بڵێ زۆر خزمەتی ئیسرائیلی کردووە نەخشەکەی ئیسرائیلی تەمرێژ کردووە بە شیعە لە چۆ شیعە بە ئیسرائیل خزمەکاتە ئەوێ هێرشەکاتە ئەوێ لوبنان لە پەیماندا نەچێت لە لوبنان و هەروەها لە پەیماندا حماس لەم ساڵی دواییە لەگەڵ ئەوەنە لەگەڵ ئێران بوو ئەوەنە لەگەڵ بڵێ ضفە غەربیە نەبوو